ئەو کاتت باش بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕەسی ئەو کتێبە لەوانەکانی ڕابردوو باسی یان شیتەڵی پرسیارەکانمان کرد لە 7 هەتا 24. ئەو ڕۆژ گەیشتینە پرسیاری ژمارە 25 یان ڕاهێنانی 25 با بخینینەوە. لە یەکێک لە باخچەکانی ئاژەڵاندا 672 جۆر گیانلەبەر هەیە، وە لە باخچەیەکی تردا 599 جۆر هەیە. ژمارەی جۆرەکانی باخچە یەکەم چەند زیاترە لە دووەم؟ دوو باخچەی ئاژەڵان هەیە، لە یەکێکیان 672 جۆر هەیە گیانلەبەر لەوەکەی دیکە 599. پرسیارەکە ئەوەیە ئایا باخچەی یەکەم کە ئەو باخچەیە چەندی زیاترە لە دووەم؟ ئەوەش دووەمە، واتە جیاوازیەکە چەندە؟ واتە لێ دەرکردن ئەنجام دەدەین. لێ دەرکردن باخچەی یەکەم 672 جۆر، باخچەی دووەم 599، لەبەر هەندێ 672 کەم 599. بێگومان ئەگەر هەر ئاوا بەبێ دەستکاری بەبێ گۆڕان تۆزێک ڕەنگە ئاسان نەبی ئەگەر ئەو دوو ژمارە لە یەک دەربکەین. لەبەر هەندێ لێرە ئەمن چم کردیە ژمارەی دووەم دەینم کە باخچەی ئاژەڵانی دووەم 599 1 کیلۆ زیاد دەکەم، کۆی دەکەمەوە لەگەڵێک هەتا ببیتە ژمارەیەکی ئاسان. 600 ئاسانە لەبەرەوەی 2 سفری لەگەڵا، چەند سفر هەبی لە ژمارە ئەوەندە ئاسانە ژمارە کۆبکەیەوە یان لێ دەربکەی. ئێستا 599 بووە 600. ئەو جە 672 شم هەیە بەخۆم لێرە لە کە جۆری ئاژەڵان لە باخچە یەکەم. ئێستا 672 ئەگەر 600 لێ دەرکەم زۆر ئاسانە لۆ، چونکە 6 هەردووچیان 600ن، سفر دەمێنێتەوە، لێرەش 72 زیاترە، واتە بە تەنیا 72 دەمێنێتەوە کە لێک دەردەکەم زۆر ئاسان دەبی کە دەرێم 600 272 600 لێ بڕوە، ئەو دووە هەروەکو خۆی دێتە خوارێ، هەفتەکەش دێتە خوارێ، شەشی لێ بڕوە دەکا سفر، بەڵام لەبەرەوەی 72 سفرەکە لە لای چەپی 72کەیە هیچ بەهای نییە، هیچ کەلچی نییە. بنووسی نەنووسی یەک شتە باشتر وایە نەنووسی، هەر بڵێ 72. ئەو 72 لێرە بوو چونکە 2 سفری لێ بڕوە، هەردوو 7 سفری لێ بڕوە، هەر 7 ئاوا دێتە خوارێ، ئەو شەش لەگەڵ ئەو شەشەی دەکا 6 لێ بڕوە سفر. ئێستا وەڵامەکە دەڵێن 72، بەڵام ئەگەر برێ 72 ڕاست دەرناچی لۆ، لەبەرەوەی لێرە یەکمان زیاد کرد، لێرەش دەوی چ بکەین؟ یەک زیادکەین لۆ ئەو 72ی هەتا بە تەواوی ئیشەکە لێ دەرکردنەکە باش بی. ئەو یەکەی دەینین لەگەڵ ئەو دووەی کۆی دەکەینەوە، وەڵامەکە دەبیتە چ؟ وەڵامە ڕاست، هەرە ڕاستەکە دەبیتە 73. کەواتە جیاوازی گیان لەبەران چەند زۆری هەیە؟
لە باخچەی یەکەم زۆرترە، لە باخچەی دووەم کەمترە، جیاوازەکە 73 جۆرە. 72 کۆمان کردەوە لەگەڵ 1 بووە 73. وەڵامەکەت 73. با بگەڕێنەوە لای پرسیارەکان. پرسیاری 25مان شیتەڵ کرد، ئێستا دەچینە لای پرسیاری 26. پرسیاری 26 پارچی نیشتیمانی لە ڕۆژی هەینیدا پێشوازی لە 2999 میوان کرد و لە ڕۆژی شەممە پێشوازی لە 1465 میوان کرد. ئەژمێرکردنی هزری بەکاربهێنە بۆ دۆزینەوەی ژمارەی میوانەکان لە هەردوو ڕۆژەکەدا. ڕێگاکەت شرۆڤە بکە. گوتمان ڕۆژی هەینی چەند کەس هاتنە ئەو پارکەی؟ 2999. ڕۆژی شەممە چەند کەس هاتن؟ 1465. لێرە ئەژمێرکردنی هزری بەکاردێنین بۆ دۆزینەوەی ژمارەی میوانەکان لە هەردوو ڕۆژ، واتە ڕۆژی هەینی چەند کەس بوو کۆی دەکەینەوە لەگەڵ ڕۆژی شەممە چەند کەس بوو، ئەو دوو ژمارە کۆ دەکەینەوە، سەرجەمەکە دەردەینین بە شێوەی چ؟ بە ئەژمێرکردنی هزری. ئەژمێرکردنی هزری واتە بەبێ پێنووس و کاغەز و شتیوە. تەماشاکەین ژمارەکانمان 2999 1465 ڕەنگە بە هزری ئاسان نەبی کۆیان کەینەوە، لەبەر هەندێ ئەو ژمارەی دەینی 2999 کۆی دەکەینەوە لەگەڵ 1 هەتا ببیتە ژمارەیەکی ئاسان. بووە 3000. 3000 زۆر ئاسانە. ئێستا ئەو 3000 ئەگەر بینین کۆی بکەینەوە لەگەڵ 1465 زۆر ئاسان کۆ دەکرێتەوە، لەبەرەوەی سفرەکان زۆرن. 4 و 6 و 5 وەکو خۆی دێتە خوارێ، 1 کۆ 3 دەکات 4. واتە ژمارەکەمان دەبیتە 4465 پاش کۆکردنەوەی. واتە ئەو 3000 دەینین کۆی دەکەینەوە لەگەڵ ئەو 1465 خانەی یەکان کۆ دەکەینەوە لەگەڵ خانەی یەکان، 5 لەگەڵ 0، 6 لەگەڵ 0، 4 لەگەڵ 0، 3 کۆ 1 دەکات 4. واتە چی لێ دێ ژمارەکەمان دەبیتە 4465. 4465 4465 ئەو های لێ هات. 4465 بزانم دەتوانم بنووسم، نەمتوانی. کەوا بوو ئەو 4465 بەڵام ئەوە وەڵامی کۆتایی نییە. لەبەر چ؟ لەبەرەوەی لێرە یەکەکەم زیاد کردبوو، دەبی ئەو جارە یەکە کەمەوە لەو ژمارەیە کە بەدەستم هاتیە. ئەگەر یەکە کەمەوە لە خانە یەکان کەم دەبیتەوە، 5 دەبیتە چ؟ دەبیتە 4. کابوو ژمارە ڕاستە کە پاش ئەوەی یەک کەم دەکەمەوە دەبیتە 4464. 4464 ئەوە ژمارەی وەڵامە ڕاستەکەیە.
با بەو ڕەنگە بینووسم هەتا دیاربی. ئەوە وەڵامەکەمانە بە هزری لە هەردوو ڕۆژەکە چەند میوان هاتبوو؟ 4464. بەڵام بە شێوەیەکی ئاسان کۆمان کردەوە 2999 لەگەڵ یەک بووە 3000. ئەوجە 3000 مان کۆ کردەوە لەگەڵ 1465 پاشان کە کۆمان کردەوە یەکمان لابرد چونکە یەکمان لێرە زیاد کردبوو لێرە یەک کەم دەکەینەوە لەو 5 بووە چ بووە 4464 ژمارەی میوانەکان لەو دوو ڕۆژە. گەڕێینەوە لای پرسیارەکان. پاشان نووسرا بوو ڕێگا کەت شرۆڤە بکە لێرە. ئەوە چ ڕێیەکە بەکاری دەینین؟ ئەوە ڕێگای دووەمە ژمارەکەمان نزیک دەکەینەوە لە چەند جارەی دەیان. ئێستا چوینە لای پرسیاری تەواو بۆ پرسیار دەچینە پرسیاری 27. پرسیارەکە چییە؟ خشتەکە بەکاربێنە. وەڵام 24. پرسیارە کرایە لە خوێندکاریش وەڵامەکەی 24 مەتر. ئایا پرسیارەکە چییە کە کرایە؟ بچینە لای خشتەکە. تەماشای خشتەکەیکەین بزانین ژمارە 24 چۆن بەدەست هاتیە. ژمارە 24 ئەگەر تەماشاکەین ئەوە لەگەڵەوەی کۆکەینەوە ناکا 24. ئەگەر ئەو ژمارەیە لەگەڵ ئەو ژمارەی کۆکەینەوە ناکا 24. ئەگەر ئەو ژمارەیە کۆکەینەوە لەگەڵ ئەو دوو ژمارەیە هەر ناکا 24. کەوا بۆ ئەو 24 لە چێ هات؟ دیارە پرسیارەکە ئەوە بووە ئەو ژمارەیە کەم کرایتەوە کەم ئەو ژمارەیە 34 دەی لێ بڕوە. ئەگەر 34 مان هەبوو ئەوە کەم 10 چەندە وەڵامەکە؟ 24. کەوا بوو 34 کەم کرایتەوە لە 10. ئەو دوو ژمارەیە بەکار هاتووە. ئەگەر لەبەر چ 34 کەم کرایتەوە لە 10 پرسیارەکە چ بووە؟ بێگومان پرسیارەکە ئەوە بووە ئایا جیاوازی نێوان درێژی نەهەنجی شین و تیمساحی دەریایی ئاسیا چەندە؟ ئەو پرسیارە کرایە ئایا جیاوازی چەندە لە مابەینی درێژی نەهەنجی شین و درێژی تیمساحی ئاسیا؟ 34 دەی لێ بڕوە 24. کەوا بوو ئێستا پرسیارەکە ئاوا بووە ئایا جیاوازی مابەینی درێژی نەهەنجی شین و تیمساحی دەریایی دەکاتە چەند؟ وەڵام دەکاتە 24. لە چێ هینامان ئەو 24؟ 34 دەی لێ بڕوە. ئەو پرسیارەشما وەڵام دایەوە.